سلااو ڕێزوو خۆشەویستیم بینەران و بیسران بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێ ئەو ڕۆبەدرێکی جیاواز دەردەکەوم ئەمنتان بینی بیم ئەمە قەدر ڕیباتی ناپۆشم تەماشای بەرنامەی منیش بکەن لە تەلەڤیزیۆن ڕیباتی ناپۆشم لەبەرەوەی کەیفم ڕیباتی نییە بەڵام ئەوڕۆ ڕۆژش جیاوازە ئەوڕۆ ڕۆژەیەکەوە لە دوای چەند 10 ساڵ لە کۆلێژم ئەوڕۆ لە کۆتاییدا تەخەڕوز دەکەم واتە دەردەچم گراجویشنی دەکەم جا دەرچوونم لە بۆ من زۆر گرینگە یەک لەبەرەوەی لە کۆتاییدا دەستمە قۆناغێکی دیکەش قۆناغی پاش خوێندنەوە چەندە زۆر لە ژیانی من ناگۆڕێ بەس ئەوەی میهیماوەیەکەوە هەوڵ و ماندووبوونی 10 ساڵ لە ڕابردوومە لەمێشە دەزانن ڤیدیۆم زۆر بڵاو کردەوە لەسەر کێشەکانی من لەگەڵ خوێندنەوە شتانە دەزان کا ژیر بە بەردەوامی کێشە لەگەڵ خوێندنی هەبوو کێشەکەشمەوە بکەوە دەبای یان کار بکەی یان ئیش بکەی ئیش و کار بێکەوە عنی دەبای یان کار بکەی ئیش بکەی یەک شتە دەبای یان بخوێنی یان ئیش بکەی ئیش بکەی و بخوێنی دوشتی زۆر زەحمەتە بەتایبەت ئەگەر خێزانداریش بی و الحەمدولله ئێستا بوومە باوکی دوو منداڵیش کە یەکجار دڵخۆشم کچێک و کوڕێکیشم هەیە و لە کۆتاییدا تەخەڕوزش دەکەم جا ڕۆژێکی دوور درێژ دەبی ڕۆژێکی ماندووبوون دەبی ئەک ساعت سێ دەکەم زانی مایکرۆفۆنەکەم پێ نییە بەس پێ باشە ڕۆژێکی دوور درێژ دەبی ڕۆژ پڕماندووبوون دەبی ئەوڕۆ و سەرەتا ئێستا من لەسەر شەقامی 6 مەتریم لەگەڵ برادرانی کۆلێژ دەچینە پارکی سامی عەبدوڕەحمان لە هەمومان خۆمان جوان کردووە خۆمان قۆز کردووە دەچین هەندێک وێنە دەگرین لە پاش وێنەکان دەچینە ناو پارکی دەچینە ناو یاریگای شەهید فڕانسۆ هەریری لەبێ ڕێڕەسمەکە ئەنجام دەدرێتن لەوێنەر بڕوانامە وەردەگرین پێم وابی سەرۆک وەزیرانی حکوومەتی کوردستانیش لەوەیە پێم وابی وەزیری خوێندنی باڵا لەوەیە و بێگومان مامۆستاکانمان لەوێنە ڕۆژێکی خۆشە دڵخۆشم لە کۆتاییدا دەتوانم ئەو قسەی بکەم کەوا ئەوڕۆ بەجددی بە فەرمی کۆتا ڕۆژمان لە ژیانی خوێندنم لەبەرەوەی پلانم نییە لە پاشان بڕوانامەی دیکە بەدەست بێنم بۆ نمونە پلانم نییە بچم ماستەری دکتۆرا بخوێنم لە بواری ڕاگەیان جا من سەرەتا دانشتا بەشش زۆرتان بزانن کا سەرەتا من لە کۆلێژی بنیاد بووم لە بەشی زانستە گشتەکان بووم ئانی وەکو سەد شەشتە بێ ئەمە شتامان دەخوێن پێم تاوا نەکرێت لەبەری شوکات بەجێم هێشت گەڕامەوە دیسان بەجێم هێشت دواتر هاتمە کۆلێژی ڕاگەیاندن لە زانکۆی ئیسلاحەدین لە بەشی ئاداب لەوێن ینی لە بەشی ڕاگەیاندن لە کۆلێژی ئاداب لە زانکۆی ئیسلاحەدین لەوێ درێژەم بە خوێندندا ئێستا حالیان دەبمە خاوەنی هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس لە بەکالۆریۆسە پێمای بەکالۆریۆسە ئەو بڕوانامەیەش وەردەگرم کە دڵخۆشم زۆر دڵخۆشم ئاین دڵخۆشەکەم دوو شتە یەکەمیان لەبەرەوەی کوڕێکمان بووە دووەمیشیان لەبەرەوەی کەوا پێما لە کامیرەشم وڵای فلاشێکی وڵای شێست کامیرە 6 دەڕۆ زندەقم چوو ئە فلاشی بینم زانم لە کامیرە بدەیە ئەو ڕێی کامیرینی ئەو ڕۆژی کامیرینی ئەو دڵخۆشم لە کامیرەشدا ناقسەی ناکەم تووڕە نابم ئەسابی خۆم تێک نادەم ئینشاڵڵا ڤڵۆگێکی خۆش دەبێت تا کۆتایی بینەوە ئەوە لەگەڵ بەشی ڕاگەیاندن ئەو سار تەخەڕوجم کرد هەموو پێک و کرای فڕێ دێنە ئاسمانێ باش یاڵا حازرن ڕاوەستا 1 2 3 پیرۆزە جەماعەت پیرۆزە لە هەموو لایەکی ئەوەتی نەژووری پێشەوەی بچینە مەلابی هەولێرە دوو مەلابی گچکت هەیە ئەوە شوێن ڕاهێنانە ئەوەش مەلابەکە قەرەبارغە زۆر قەرەبارغە ئێستاش حالیان وە لەناو یاریگای دووەمین کەڵ لە خۆلێر دانیشتم هەندێک شتی کە دەچینە ژوورێ دەورانەکەی دەکەین پێم وابی لێندەر هەزێکی خۆشە دووش دەبیکەوە تەخەڕوز دەکەی ئەوشتان خۆشم قەرەباڵغێکی یەکجار زۆرە قوتابەکان وا دێنە ژوورێ سەبر ئەوە کڵاوەکەیە لاستکی پێوەیە ئەو گورینگە دەی بستە پشتەوە یعنی ئیو هالە لەسەرەکەی لۆ خۆت 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
زمان نازم لا مسرم قوري نسرم كتير السرمانة وشي جماعة هم رأوا لازم منا أسمي برتم لدري بيت إيرا أو يارجي دوما دير زي راينان يا زانا كان في مابين طلبا كان أجني إيرا زاري نازم له بخود يمشي جولي أنا درجنا كريتو دبي دورة أنا كاش بكين أوش هم طلبا كان هم خويا أنتوان كردي أورو بس أمن توزق بقوي هاتيما وطبيعيات يعني تمنا كردي ساكش شنو بنا كردي لقرمان قلت خوش تر بارتانه است برادران ساکت نه بردن گرما منه و زمان بیت ساکت آتیما اما فاشون ستایل کم آفسک کاغم دست گویی ساکت داو مکا بس ترتیبات لگر او پریواتی زور زوان از نازم زوانی من نازم انگو بریال لکومنتی بوش آش کارش یادم آن پکوینه لست خبرين كانوا فيديو راجعين او كراونا تاكا اي زور سباس او رسمي شقرم لقري وي بابا هم ساكا لكو تايدا لا باشا ساعات صارواني بركتي اوكي ايش نجوري اوكي جماعه او تكتيشي مو لهم بس آداب راكان بتني دروا ونامي أكاديمي وحكاري مانن يوقع من سيني من شمانن يورشناي روجي تار مانن يوازي كوراني مانن يودوارجي كنتور جانس مانن يوناونا وانجي نشيمان مانن يودو ميدي آيني كردستان مانن صلاة لحكومة هرمي كردستان على كان تنبرس كنوا صلاة لحكومة هرمي كردستان صلاة لبرزة وزيران وكهيزو ونبرزة كردستان صلاة لوزارة الشؤون الإمارات توشي لوزان السين صلاة لدستي بالايزان في صلاح الدين وآين ديرون برغيان كردن الله يبارككم درسوانی کۆلێژی زانستان دازیاریە کشتوکاڵیەکان خەڵکیان فێری دەوڵەتداری و پیشەسازی و چەکسازی کرد کەی خوسرە وڵاتەکان بوون ئیمپراتۆریایان دروست کرد ئەردەشێری باڵەکی کورد بناغەی ساسانی داڕژ ئەوە جێکمان دیتۆ هەموو جەماعەتی ڕاگەاندن ڕاگەاندنە تەمشاکەن هەموو ئەمانە جێ بەرز بەرزەکەینەوە ئێستاش کاتی سوێ خواردنە جوانی پاکشەیدا
بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کوردستاندا کەوتنە ڕەخواوە زۆر سپاسەکانی اللهم عذابه وابزانو خلاص هاي يوسف خلاص طاو استاذ بيبي باش کارمەندی خۆ کاکە ڤادی زۆر خۆشەویست لە ڕۆژە خۆشی و ناخۆشیەکان کامێرای کوردستان 24 چاوانی سەرەتا زۆر دڵخۆشم لە بۆ من ڕاستیکە بە بەشی ڕاگەیاندن بۆ من زۆر دڵخۆشە یەکەمیان خۆم ڕاگەیاندکارم بۆ کەناڵێکی میدیای کارزانیان بۆ ئێستا ئەوانی بۆ ڕاگەیاندەکەم لە زانکۆ لە خوێندنەوەی بەشی ڕاگەیاندن خۆشەکە لەوەیەکەوە داوای دامەزار بەک ناکات بینمەوە تەواو بوو کاری ڕۆژ تەواو ماندووم سەعات 2:30 بوو ئێستا سەعات چەندە 8:30 دڵخۆشم لە هەمان کاتدا دڵتەنجیشم چکە چاپتەرێک لە ژیانم بە کۆتا دێ بەڵام لە هەمان کاتیدا دڵخۆشم لەبەرەوەی کەوا ئیدی قۆناغێکی دیکەم بڕی جا قۆناغەکە باش بێ خراپ بێ ئەو دەگرێتەوە سەر کار و کردەوەکانی من لە بۆ داهاتوو سەرەتا سوپاسی خی گەورە دەکەم بۆ بەخشینە و بارودۆخە و هەلو مەرجە تاوەکو زانکۆ تەواو بکەم دومیان سوپاسی دایک و باوکی خۆشەویستم دەکەم سوپاسی خێزانم دەکەم سوپاسی منداڵەکانم دەکەم سوپاسی ئێوەی خۆشەویست دەکەم بێگومان و لە کۆتایی و بۆ تاتایش سوپاسی کوردستان دەکەم کەوا لە ڕێگەی کوردستانەوە ئێمە گەیشتونیتەوە قۆناغی ئێستامان بێگومان هەر کوردم و کوردستانیم و دڵخۆشم کەوا کوردم بە هەموو باشی و خراپیەکانیشەوە دڵخۆشم و هیوادارم ئێوەی خۆشەویستیش زانکۆ تەواو بکەن و ئەم کەش و هەوای من ئەمڕۆ بینم هەمووتان بیبینن بەڕاستی من لە مەلعب کەش و هەوایەک بۆ حەماسەت بوو یعنی مو لەرزە دەتگری خۆشە زەوێکی خۆش بووم 10 ساڵی ڕابردووی خوێندنم لە کۆتاییدا بە کۆتا هات سوپاس بۆ بینیان ڤڵۆگە تاوەکو ئێستا بۆ کەسانی تاوەکو ئێستا ماون لەسەر ڤڵۆگەکەم تکا دەکەم دگمێ لایک و سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆی داهات و بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ